دەدەین لە تەوریدوین بەڕامەی بەنی باشکوردستاندا باز لە کاریگەری تەلەڤیزیۆن لەسەر بەها کۆمەڵایەتیەکان دەکەین بەزانین کاریگەریەکان چین تا چەند تەمەن لەبەرچاو گیراوە لە هەمان کاتە ناوخنەکان چین تا چەند دراما و هەروەها بەرنامەکاندا کاریگەریان لەسەر ئاڕاستەکردنی کۆمەڵگای بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە وردەکاری زیاتر وەردەگرین ئەویش بە میوانداری مامۆستا سورێن ئەکرەم کە کۆمەڵناس بەشێکی ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانە سڵاو لێ بە مامۆستا بەیانی باش سوپاس بۆی کە لە تەوریدوین بەڕامەی بەنی باشکوردستاندا بەشداری دەستپێکم بەو جۆرە بێت پرسیاری یەکەم سەبارەت بۆی کە ئایا کاریگەری تەلەڤیزیۆن لەسەر بەها کۆمەڵایەتیەکان چۆنە تا چەند کاریگەری لەسەری هەیە؟ بەیانیتان باش طبعاً تەلەڤیزیۆن یەکێکە لەو کەناڵانەی کە ئەتوانێت تاکەکان پێ بگەێنێ ئەتوانێت سەقافەت بدا بە تاکەکان و ئەتوانێت سەقافەتیشیان تێک بدا. تەلەڤیزیۆن ئەتوانێت ڕایگەشتی دروست بکاوە ئەتوانێت بیستن و بینین بەیەکەوە کۆ بکاتەوە و زیاتر کاریگەری لەسەر هاوڵاتیان و شەقام هەبێت و ئەتوانێت بێت بە هۆکارێک بۆ کاتپڕکردنەوە و سەرگەرمی تاکەکان و ناوەندێکی بازرگانی بێت و ڕکلامی تیا بکرێ و ئەتوانێت گەشە پێدانی کللتوری دروست بکە و ئەتوانێت ڕۆشنبیری بدا بە تاکەکان و تاکەکان ئاگادار بکاتەوە لە ڕووداوەکانی دەوروبەری خۆی و جیهان و ئەتوانێت کاریگەری بۆ نمونە پەخشی ڕاستەوخۆی هەبێت بە خێرایی بگاتە هەموو ماڵێک و هەموو جێگایەک. ئەمە ئەتوانم بڵێم بە پوختی و بە کورتی لایەنە باشەکانی تەلەڤیزیۆنە بەڵام لە چ کاتێکە کە ئەم باشانە ئەبێت خەڵکی پسپۆڕی تیابێ ئەبێت توێژەری کۆمەڵایەتی تێدا بێ ئەبێت ڕازگۆیی تیابێت ئەبێ هاوسەنگی تیابێ ئەنجا ئەتوانێت و ئەبێ ژمارەی کەناڵەکان سنووردار بێ نەک هەڕەمەکی بێسەروبەر بێ. من حەزەکەم چەند داتایەک و ئامارێک کە من لە 2020 ساڵی ڕابردوو سەرەتای ساڵی ڕابردوو توێژینەوەیەکم کرد چەند ئامارێکم وەرگرتووە لە کوردستانە نزیکەی 618 گۆڤار لە کوردستانە مۆڵەتیان پێدراوە 249 ڕۆژنامە مۆڵەتیان پێدراوە 8,000 کەس لە سندیکای ڕۆژنامە نووسان ناوی خۆی تۆمار کردووە. ئەمە ژمارەیەکی زۆرە بە بەراورد بە وڵاتەکانی ڕابردوو. بۆ نمونە بەپێی ئاماری وەزارەتی ڕۆشنبیری 169 ڕادیۆ لە کوردستانە هەیە 165 تەلەڤیزیۆن هەیە کە 39یان ئاسمانین و 126یان ناوخۆین. ئەگەر ژمارەی هەرێمی کوردستان 6 ملیۆن خەڵک بێ کەواتە بۆ هەر 36,000 کەسێک کەناڵێکی ڕاگەیاندن هەیە کە ئەمە بەڕاستی لە ڕووی زانستی کۆمەڵناسی ڕاگەیاندنەوە زانستی نییە و تەندروست نییە. لەبەرچی بۆ نمونە لە هیندستان ملیارێک و 400 ملیۆن خەڵک هەیە باشە 461 زمانی فەرمی هەیە 10 ئاینی فەرمی لە دەستورە ئیعترافی پێکراوە تەنها 872 کەناڵی ڕاگەیاندنی هەیە کە ئەکاتە بۆ 1,600,000 خەڵک یەک کەناڵی ڕاگەیاندنی بەرەکەوێت. کوردستان 45 ئەوەندەی هیندستان کەناڵی ڕاگەیاندنی هەیە کە ئەمە خراپە و تەئسیر لەسەر بەهاکانەکە. حەزەکەم ئاخر داتا و ئامارە بدەمێ لە ئەڵمانیا هەموو ئەڵمانیا 55 رادیۆ هەیە و 11 تەلەڤیزیۆن هەیە. باشە ئەمە لە کاتێکە ژماری دانیشتوانی ئەڵمانیا 80 ملیۆن خەڵکە 10 هەرێمی جیاوازە. 2 کۆمسیۆن هەیە سەرپەرشتی کەناڵە ڕاگەیاندنەکانەکە دانەیەکیان ئەهلیەکانەکە دانێکیش سەرپەرشتی حکوومیەکانەکە بۆیە بە شێوەیەکی کورت و پوخت لەناو یەک دێڕە. ئەگەر ڕاگەیاندن بە سیستماتیک بکرێ ڕێک بخرێ بە پێی یاساکان بێت خەڵکی پسپۆڕی تیابێ هەست بە بەرپرسیارێت بکرێ بەڵێ ئەتوانێت ڕۆڵێکی زۆر باشی هەبێت لەسەر بەهاکانی کۆمەلگاوە بەرەو پێشبردننی کۆمەلگا. بەڵام ئەگەر هەڕەمەکی و بێسەروبەر بێ هەرکەس بۆ خۆی بێ نەخێر ژەهرێکە ئەتوانم بڵم لە هەموو ماڵێکە هەیە و ناوەندێکی زۆر سەرەکیێ بۆ تێکدان و نەخۆشکردنی. کەواتە مامۆستا ئەو ڕێخستنەوە یاسایی کە تۆ ئاماژەی پێیەکی بۆ کەناڵەکان ناگەندن پێویستە چۆن بکرێت لە چه هەنگاوێکەوە دەست پێ بکرێت. هەروەها لێرەدا ڕژەیەکی خستە بەرچاوی ئێمە و بینەران کە کوردستان 45 هێندەی هیندستان جیاوازی هەیە یاخود کەناڵەکانی ڕاگەاندن لەوێدا زۆرترن. ئەمانە دەکرێت بڵین ئاڕاستەکردنی کۆمەلگا بە ئاڕاستێکی دیکەدا دەبێت گەر بە وشێ ئاماژەی پێ بکەین بەلا ڕێدابردن تێدا لێرەدا لەو کۆمەڵگەیە دەخڵقێنێت. بەڕێزم بەپێی زانستی کۆمەڵناسی چەند خراپە سەرکوتکردنی ئازادی و لێدانی ئازادیەکانی تاکە کەس ئەوەندەش خراپە کە ڕاگەیاندنێکی زۆر هەبێ
چونکە بێسەروبەری دروستەکە تۆ لەناو ئەو هەموو ڕادیۆ ڕۆژنامە و گۆڤار و ئەوانە کۆمەڵی خەڵکی تیاابێت کە هەست بە ئەمنی قەومینەکان کۆمەڵی خەڵکی تیاابێت کە پسپۆڕین لەو بوارە کۆمەڵی خەڵکی تیاابێت خۆیان هەڵەواسن بەو بوارەیە کەواتە ئەمە خراپە. باشترین شت ئەوەیە کە بکرێ بەدیدگای من یان پەرلەمان یاسایەکی ڕێکوپێک دەربکە بۆ سنووردارکردن یان دانانی پسپۆڕ لە بوارەکانی ڕاگەاندن یا وەزارەتی ڕۆشنبیری ئەتوانێت ئەمە بکات بە تەنسیق بە کۆنفرانسێ بکات یان کۆمەڵێک شت بکات ئەتوانێت ڕێکی بخات چونکە بەڕاستیت پێ بڵێم من ئەوەی کە پار ئەو توێژینەوەم کردووە درک بە ینی بۆنی مەترسیەکەم لە ڕاگەاندنی کوردیە چونکە دراماکان کاریگەریان هەبووە لەسەر بەهاکانی کۆمەڵگەی کوردی و حتا بۆ نمونە ئەو هەواڵە بە پەلانە ئەزانی بەڕێزم لە ڕووی دەروونناسیەوە چەند خەتەرە تۆ کەناڵێک نووسێتی مەخەون ئەم شەو هەواڵی ناخۆش هەیە ئێکاکە خەڵک هەیە زەختی هەیە خەڵگەیە شەکرەی هەیە خەڵک هەیە کوڕی لە بەرەکانی جەنگە خەڵک هەیە نزیکە لە بەرەکانی جەنگەوە ئەمە چی دروستەکە بۆ نمونە قورحەی مەعیدە دروستەکە قۆڵۆ دروستەکە غودە دروستەکە کۆمەڵگەیەکی نەخۆش دروستەکە باشە منێکی بەدبەخت لە گوندێکی دوورەدەست چی بە من نەکرێت و ئەم هەواڵە ناخۆشە ئەی بە من چی بە من نەکرێت ئەتوانم چی لە هاوکێشە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان بگۆڕم بۆیە بەڕاستی تەنانەت سەردێڕی هەواڵەکانیش لە ڕاگەاندنی کوردیا غەڵەتە ئەوەی چاوەڕێی ناکەی ڕوویدا خوایە بێت چی بێت کلیکی لەکەی سیرەکەی شتێکی زۆر بەسیتە ئەکتەرێک لە بەریتانیا جیاوەتەوە لە هاوسەرەکە ئێمە چ پەیوەندێکی بە منەوە هەیە بۆیە بێسەروبەریەکی ئێکجار زۆر لە ڕاگەاندنی کوردیا هەیە و بەڕاستی هەستەکەم زۆربەی ڕاگەاندنەکانی کوردستان توێژەری کۆمەڵایەتیان نییە پسپۆڕیانتیان نییە کۆمەڵی خەڵکی تایە بەس بۆ ئەوی جێی ببێتەوە معاشێکی هەبێ خۆی کردو بەناو ڕاگەاندنە و خۆی کردو بە ڕۆژنامە چکە ئەمە تەئسیر لە ئەمنی قەومیەکە ئەبێت ئەو درامایانی کە هێتە ناو کوردستان و من دەیانجا لە کەناڵی جیاوازە باسم کردووە ژمارەی خیانەتی هاوسەرگیری زیاد دەکات ژمارەی تەلاق زیاد دەکات خۆکوژی زیاد دەکات نەخۆشی دەرونی زیاد دەکات بێئینتیمایی زیاد دەکات چێژی کاتی دروست دەکات ئێکە نەکرێت کە گوێت لێ نەگینە نازانم چی بکەم. بەڵێ کاتە دەکرێت بڵێن بەشێکی نزبی باسی لێ بکەین کاریگەری تەلەڤیزیۆن لە هەرێمی کوردستان لایەنە سلبیەکانی زیاترە وەک لە لایەنە ئیجابیەکان بێگومان لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکانەوە. بەڵێ بە دڵنیاییەوە کە ڕاگەاندن لە کوردستانە بەڵێ ڕاگەاندن لە کوردستانە چ بە ئەهلی و چ بە حکوومیەکانەوە هۆکارێک و پاڵنەرێکی زۆر سەرەکین بۆ نەخۆشکەوتنی کۆمەلگا بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و دەنگۆی ناڕاست لە کۆمەلگەیە و نەخۆشکردنی تاقەکانی کۆمەلگا. بەڕاستی ئەنی ئەگەر مێژوویەکی کورتی تەلەڤیزیۆنت پێ بڵێم ئەم باسی کاریگەری تەلەڤیزیۆنێکن لەسەر بەها کۆمەڵایەتیەکان بۆ منە ڤلادیمیر زورۆکین ڕووسیەک بوو ڕۆشتە ئەمریکا ئەو تەلەڤیزیۆنی دروست کرد دواتر گۆڕا بۆ نمونە ئالین دۆمۆنت و جۆرج لۆچ هەموو ئەمانە کاریگەریان هەموو لە پێشخستنی تەلەڤیزیۆن لە 1935ەوە لە ئەمریکا یەکەم پەخشی ڕێکوپێک و بێکەم و کوڕی لە کەناڵی NBC بڵاو بۆتەوە هەتاوەکو ئەو یعنی سەیرە لە 1935ەوە لە ئەمریکا زۆربەی کەناڵەکان بایەخ بەوە ئەدەن کە توێژەری کۆمەڵایەتیان تیابێ کاکە ئێمە ئەم بەرنامە بڵاوی ئەەکەینەوە چ تەئسیرێکی لەسەر دەرونی کۆمەلگا هەیە چ تەئسیرێکی لەسەر بەهاکانی کۆمەلگا هەیە بە ڕاوێژ دروست ئەکرێ وەک باسم کرد لە ئەڵمانیا دوو کۆمسیۆن هەیە کۆمسیۆنێک سەرپەرشتی کەناڵە ئەهلیەکانەکە کۆمسیۆنێک سەرپەرشتی کەناڵ حکوومیەکانەکە بۆ ئەوەی لە فلتەری بدەن خۆ هەموو شتێک ناکرێت فڕێ بێتە ناو کۆمەلگەوە بەهاکانی کۆمەلگە پێ بشێوێنی بەدیدگای من ڕاگەاندنی کوردی یعنی بۆ نمونە لە کاتی شەڕی داعش من نامی ماستەرەکەم لەسەر شوێنەوارەکانی شەڕی داعشە لە کوردستان یعنی ڕاستەوخۆ ئەڕۆیشتە ناو سەنگەرەکانی پێشمەرگەوە پیشانی ئەدا ئەیگواستەوە ئەو چەکەی کە پێشمەرگە بەکاری ئەهێنێ ئەو ورەیە کە پێشمەرگە هەیەی ئەو شێوازە جەنگەی کە پێشمەرگە هەیەی ئەو شێوازە تەقەی کە پێشمەرگە هەیەی ئەو ورەیە کە پێشمەرگە ئەو خزمەتەی کە ڕاگەاندنەکانی کوردستان پێشکەشی داعشیان ئەکرد داعش بە ملیۆنان دۆلاری ئەدا بۆ ئەوی ئەویان دەست بکەوێت ئێمە بە خۆڕایی ئەمان خستە چنگیانەوە ڕێک هاوەنێکی ئاڕاستە ئەکرد و ڕێک فڕێدا ناو ڕەبایەکەی و چەندان جوامێرمان لە دەستدا بۆیە ڕاگەاندن لە کوردستانە بەڕاستی نامەسئولانە ئیشەکات ناپسپۆڕانە ئیشەکات بێسەروبەرانە ئیشەکات و هۆکارێک بۆ تێکدانی کۆمەلگا زیادکردنی ژمارەی خۆکوژی و
نازانم ئەمانە لە کۆمەلگەیە. بەڵێ کەواتە مامۆستا سوورەن تا چەند تەمەن لە بەرچاو گیرەوە بۆی منە گربینە سەر ئەو بابەتانە لە نێو تەلەڤیزیۆنەکاندا پەخش دەکرێت بۆ هاوڵاتیان بۆ منە بەرنامە جۆر بە جۆرەکان درامە جۆر بە جۆرەکان ئەمانە تا چەند تەمەن لە بەرچاو گیرەوە ئەمە بەشێک لە درامەکان دەبینین کە لەسەر درامەکە دەنووسراوە زای 11 خود زای 16 ئەم بابەتانە تا چەند گرینگە لە بەرچاو بگیرێت لە هەمان کاتدا خێزانیش ئەمە لە بەرچاو بگرن کە مادەمش تەمەنێکی لەسەر نووسراوە منداڵەکانیان بە دیار درامە جۆر بە جۆرەکانەوە دانەنیشێندرێت. ئەزانی تۆ کۆمەلگا لە ئاستی سەقافی جیاواز لە چینی جیاواز لە توێژی جیاواز لە بڕوانامی جیاواز پێک هاتووە خۆمەرج نییە کە تۆ نووسیتە زائید دا کۆمەلگا هەمووی هینی بکە ینی گوێڕایەڵ بێ خۆ ناکرێت هەر تاکێک و تەلەڤیزیۆنێکی بۆ دابنرێت کاکە ئەمە لەبەرەوەی بۆ تۆ گونجاوە سەیری بکە اینجا یەکێک لەو حاڵەتە مەترسیدارانە تەلەڤیزیۆن بووەتە هۆی زیادکردنی ژمارەی ئۆتیزم لە کوردستانە مناڵێک دائەنرێ بە دیار ئەفلام کارتۆنەوە بە 3 سەعات بە 4 سەعات کاکە نیوەی ئەم جیلە تازەیە چاوی زەعیفە بەهۆی نەبوونی سەقافەی بەکارهێنانی موبایلەوە بەهۆی نەبوونی سەقافەی بەکارهێنانی تەلەڤیزیۆنەوە ژماری ئۆتیزم زۆر زیادی کردووە مناڵێک دجێ ئەلرێ بە 3-4 سەعات دایکی خەریکی چەرەس خواردن و نازانم ماڵپاکردنەوەی 4 سەعات مناڵی داناوە بە دیار تەلەڤیزیۆنەوە مناڵەکان تووشی ئۆتیزم بوون 15 ساڵ پێش ئێستا نزیکەی 100 تا 120 ژماری ئۆتیزم لە کوردستانە زیادی کردەوە بە بەراورد بە 15 ساڵ پێش ئێستا ئەگەر 30 ساڵی تر چیەکە نیوەی کورد مەغۆڵ و ئۆتیزمە بێت ئەگەر ئەو سەقافەیە نەبێت بەڕێزم یان ئەو بەهایانەی کە بۆ نمونە شتێک هەیە پێ ئەوترێت سۆفت پاوەر جۆزێف نایل 1994 بەکاری هێنراوە ئەڵێ چیتر پێویست ناکات تۆ بە تۆپ و تارە بڕۆی ئەو وڵاتە داگیر بکەیت بڕۆ ڕاگەیاندنەکەی داگیر بکە ڕۆشنبیرەکانی داگیر بکە زانکۆکانی داگیر بکە بەهاکانی داگیر بکە ئینتیمای خێزانەکان داگیر بکە ئۆتۆماتیکیان تۆ خێزانە و ئەو کۆمەلگەیە و داگیر کردووە ئەزانی بەس ئەو بەهایانی کە بەهۆی دراماکانەوە نەوەیەنە ناو کوردستان گەنجێک ئەگەر کێشەیەکی هەبێ ئەگەر خەمێکی هەبێت لە دراماکەیە ئەڕوات ئەخواتەوە مادەی هۆشبەر بەکانەهێنێ بەناڕاستەوخۆ بە تاقەکانی کۆمەلگا ئەڵێ تۆ ئەگەر کێشەیەکەتە بوو خەمێکەکەتە بوو ڕاستەخۆ بڕۆ مەشروب بخۆرەوە چارەسەری دەرمانەکەی تو ئەکات چارەسەر دەرمانە بۆ گرفتەکەی تۆ کەواتە مادەی هۆشبەرە خاتە ناو کۆمەلگەوە تاکێک پیشانەدا پێش پرۆسی هاوسەرگیری پەیوەندی سێکسیان هەیە کەواتە ئەمە ئەخاتە ناو کۆمەلگەوە بە تاکەکان ئەڵێ تۆ پێش پرۆسی هاوسەرگیری ئاساییە پەیوەندی سێکسیت هەبێت لەگەڵ هاوسۆزەکەت بۆ نمونە تاکێک پیشانەدا ماڵێک هەیە ڤێلای هەیە کۆمپانیای هەیە اینجا بەختەوەر دەرەکەوێت بە کۆمەلگا ئەڵێ بە تاکەکان ئەڵێ کاکە تۆ ئەگەر ڤێلاکە دوانە بێ سیارەکە دوانە بێ مافی ئەوە نییە بە خۆت بڵێ بەختەوەر تێگەی بەختەوەرێکی مادی دروستەکە بۆ نمونە لە درامەکانە هەر دەوڵەمەنێک و بازرگانێک کۆمەڵێک پیاوی هەیە کۆمەڵێک پیاوکوژی بەدواوە هەیە بە بازرگانەکان و دەوڵەمەنەکانی کۆمەلگا ئەڵێ کاکە تۆ مادەم دەوڵەمەنیت ڤێلات هەیە و کۆمپانیات هەیە ئەوێ تۆ پیاوت هەبێ پیاوکوژت هەبێ ماساوچیت هەبێ و بە هەژارەکەش ئەڵێ تۆ مادەم لە کۆمپانیای فلانە خەڵکا دەوامەکەی ئەبێت ماساوی بۆ بکەیت سەگی بۆ بشۆری سیاری بۆ بشۆری قسەی پێوتی جوێنی پێدای قبوڵی بکەیت هەموو ئەمانە کە تاکێکە گرفتی هەبێت ئەچێت خۆی کوژێ ژماری خۆکوشتن لە کۆمەلگایە زیادەکان بۆ نمونە ئەوانەی کە پەیوەندیان هەیە دەوڵەمەنن وا پیشانی ئەدا کە ئەمە چەند عیلاقەی لەگەڵ چەند کچێکە هەیە چێژ وەرەگری ئەمە بەهاکە کاتە ناو کۆمەلگاوە بە پیاوەکانی کۆمەلگاڵێک کاکە تۆ تامی جیاواز و ڕەنگی جیاواز و قژ و باڵی جیاواز تاقیب کەرەوە بووی چێژی جیاواز وەربگری هەموو ئەمانەیەتە ناو کۆمەلگا بە حاڵ کێشەیەکیانە بێ کچ و کوڕ یەکسەر ئەچنە مەحکەم و جا ئەبنەوە یعنی ئەمە ژماری تەلاق زیادەکە بۆ نمونە کچێکە بۆ هێنێ لە درامای تورکیەکە پەیوەندی لەگەڵ ئەما هەیە بەڵام لە یەکێکی تر حامیلەیە لە یەکێکی تر ئەهینی هەیە ئەمە ژمارەی حامیلە و مناڵی ناشەرعی زیادەکات ئەو ژماری حتا هەموو ئەمانە کە یەکەم قسەی بازاڕی نین توێژینەوە کردووە لەسەری ژمارەی فڕەدانی مناڵ زیادەکە مناڵێکە ژنێکە مناڵێکی ناشەرعی هەیە بۆی بەخێو ناکرێ ئەچێ فڕێدا ئەم بەهایەتە ناو کۆمەلگا فڕەدانی مناڵ زیادەکە هەموو ئەمانە گرفتن کاکە تۆ 15 ساڵی تر 20 ساڵی تر بزانە چیەکە لە کۆمەلگا و لە بەهاکانی کۆمەلگا بەڵێ کەواتە چاودێری خێزان بەرامبەر بە
ئەو منداڵانی کە تەمەنێکی کەمیان هەیە چۆن دەبینیت لە هەرێمی کوردستان لە هەمان کاتدا بە پرسیارەکەم سەبارەت بە تەمەنەکانی دیکەش بێت سانسۆری خود دەکرێت بڵین لە تەمەنەکانی دیکە تەمەنی پێگەشتی خود تەمەنە جۆربەجۆرەکانی دیکە ئەوانیان تەمەنیان بەرەو سەرەوەی بێگومان لە تەمەنی گەنجێتیدان ئەمانە تا چەند گرینگە سانسۆری خودی لە تاکەکاندا لە نێو خۆیاندا خۆیان پەیڕەوی بکەن ئەمانە تا چەند گرینگە لێرەدا تاکی هاوڵاتی پەیڕەویکە هەم سانسۆری خود هەم چاودێری خێزان بەرامبەر بۆ منداڵانەی تەمەنێکی کەمیان هەیە. دەزانی ئەبێت ئەبێ زۆر بە پوختی ئەبێ ژمارەی کەناڵەکان سنووردار بکرێت ینی لە کۆنا باش و توانە هەموو کە زۆر بوو بۆرە بێ ینی تۆ چ پێویستیت بە 39 کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە ئەمە بودجەی ئەوێ لە جیاتی ئەوەی ئەو پارەیە بیەی بە کەناڵی تەلەڤیزیۆنی با دە 15 کەناڵت هەبێ دانێکیان بۆ خێزان بێ دانێکیان بۆ سیاست بێ دانێکیان بۆ ئابووری بێ دانێکیان بۆ ئاینی بێ دانێکیان بۆ پەرەپێدان و پێدانی سەقافەی گشتی بێ بە تاکەکانی کۆمەلگا ئەم پارانە لە جیاتی ئەوی لە کەناڵێکا سەر بکرێت جاری وا هەیە یەک تەلەڤیزیۆنی لۆکاڵی باشە ینی 15 تەلەڤیزیۆنی لۆکاڵی یەک یاری تۆپێنە گوازنەوە ئەمە چ پێویستەکە ئەو پارەیە کە لە کەناڵ ڕاگەاندنەکانە سەر بکرێت ئەتوانیت لە خستەخانەیە سەرفی بکەیت لە قوتابخانەیە سەرفی بکەیت لە کۆمەڵک بەهایترا لە کۆمەڵک شتی ترا سەرفی بکەیت کەواتە بە کورتی ستێپی یەکەم ئەوەیە کە بەڕێزان لە وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ ئەو هەنگاوە هەڵێنن کۆمسیۆن دروست بکەن لیژنە دروست بکەن بۆ لە فلتردانی کەناڵەکانی ڕاگەیاندن بە بیسرا و بینرا و خوێنراوە دووهەم ئەبێت ئیش بکرێت لەسەر بڵاوکردنەوەی ڕۆشنبیری لەناو تاقەکانی کۆمەلگە کاکە گیان تۆ 4 سەعات مناڵەکەتدا ئەنێ بە دیار تەلەڤیزیۆنەوە تووشی ئۆتیزمە بێ تۆ ئەم درامایە کە سەیری ئەەکەی تەئسیر لە باهاکانتەکە تەئسیر لە بە ئەخلاقت ئەکا دوجار زەرمەندەکە خۆتەبی یعنی بۆیە هەم لەلایەن حکوومەتەوە ئەبێ هەنگاوی جددی هەڵهێنرێ هەم لەلایەن ناوەندەکانی ڕاگەاندنەوە بۆ نمونە لە ڕاگەاندنە لە تەلەڤیزیۆنێکی ئێوە کاکە بەرنامە تەرخان بکەن لەسەر ئەوەی کە چۆن خەڵک سەقافەی بەکارهێنانی تەلەڤیزیۆنی هەبێ سەقافەی بەکارهێنانی ئەنتەرنێتی هەبێ توێژەرە کۆمەڵایەتیەکان مامۆسایانی ئاینی ئەندام پەرلەمانەکان هەموو لایەک لە ئاستی مەسئولیەتی خۆیەوە هەوڵ بدرێ کە ئەو سەقافە لە کوردستانە بڵاو بکرێتەوە چکە مەترسیدارە بەڕاستی مەترسیدارە کەناڵەکانی ڕاگەاندن مشەخۆرن لە ناو کۆمەلگەیە و تەئسیر لە بەهاکانی کاتۆ سەقافەیە کە ئەماژەی پێگەی تا چەند گرینگە لە ناوەندەکانی خوێندنەوە لەوێەوە یەکەم هەنگاو دەست پێ بکرێت تاکو لە ناوەندەکانی خوێندن بەپەی تەمەنە جۆربەجۆرەکان هەوڵ بدرێ بڵاو بکرێتەوە لە ناوان هەم منداڵان هەم دایک و باوکانیش. بە دڵنیاییەوە قوتابخانە باخچەی ساوایان تەنانەت زانکۆ ینی تۆ وامە بینە خەڵک ئەوەی کە ڕۆشتە زانکۆی تر سەقافەیەکی زۆری پێ بێ و پێرفێکرد بێ باوەڕکە من سیمیناری زۆر بەسیتەکەم کە پێشتر مامۆستای عەدادیە بووم کردومە هەر ئەوەندە سەرنجی تەلەبەر ڕاکێشم کە ئێستا لە زانکۆم ینی ئەوەی کە لە زانکۆیش پێویستی پێیەتی لە ناو خێزان لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندن مامۆسایانی ئاینی بەڕێز یعنی هەموو ئەمانە بەیەکەوە ئەتوانن ئەو ڕۆشنبیری هەتا سندیکای ڕۆژنامەنووسان یعنی چ مەعقولە 8,000 خەڵک هاتووە تۆ کردوتە بە ڕۆژنامەنووس لە کاتێکا کوردستان 45 ئەوەندەی هندستان ناوەندی ڕاگەیاندنی هەیە لە هەموو ئەڵمانیا 11 تەلەڤیزیۆن هەیە لە کوردستانێکی بەدبەختی شەلەلا کە 39 تەلەڤیزیۆنی ئاسمانیت هەبێ 126 تەلەڤیزیۆنی ناوخۆیت هەبێ ئەبێ لە فلتەر بدرێ کاکە خۆت ناکرێت تۆ هەر کەسێک هەڵسێ تەلەڤیزیۆنێک دروست بکاو بە کەیفی خۆی فڕە بداتە ناو کۆمەلگە و تەئسیر لەسەر بەهاکانی کۆمەلگە بکات. بەرنامە و یاخود ئەو بابەتیان لێنەوە کە کەناڵ تەلەڤیزیۆنەکاندا بەخش دەکرێت لە هەمان کاتدا بابەتەکانی دیکە دیارە مامۆستا سورێ من ئەمە بزانم ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری لێرەدا چۆن ڕۆڵ دەبینێت سەبارەت بە بابەتەکانی نێو کەناڵە تەلەڤیزیۆنەکان. طبعا بەرپرسی سەرەکی لە ڕاگەیاندن و لە ئەوانە هەم وەزارەتی گواستنەوە گەیاندنە هەم وەزارەتی ڕۆشنبیریە هەیە بە ئەمانە پسپۆڕی تیاابێ کاکە بڵێن ئەم سەقافەیە لە ناو کوردستانە بڵاو بکەنەوە و ئەبێت بن بەداخەوەم کە دەنگی بەڕێزت لە سەرەتایە بچڕا بە تەواوی لە پرسیارەکە تێنەگەیشتم بەڵام وەزارەتی ڕۆشنبیری و دەسەڵاتی جێبەجێکردنە ئەتوانێت بەم ئەرکە هەڵبستێت ئەرکێکی نیشتیمانی ئینسانی ئاینیە کە بتوانێت وا بکات ڕاگەاندنەکان بە ئەرکی خوان هەڵبستن و هەموو بێسەروبەریەکان لە فلتەر بدات و هەموو کەسە نامەسئولەکان ڕوبەڕووی یاسا بکاتەوە بەڕاستی
یعنی تۆ ئەم نەخۆشیە دەرونیانەی کە ڕاگەاندن لە کوردستانە بڵاوی کردووە باوەڕ بکە لە سەرەتان خەتەرترە چکە تاکەکە ئێمە نەخۆشیەکمان هەیە پێوترێت سایکۆسۆماتیک نەخۆشیەکە لە ئەساسەوە هۆکارەکەی دەرونیە بەڵام لە جەستەیە دەرئەکەوێت بۆ نمونە قژ هەڵوەرین غوددا قورحەی مەعیدە قۆڵۆن و دەیان نەخۆشی تریش تێکچوونی هۆرمۆناتەکان تێکچوونی گلاندەکان لە ئەساسە ئەمە پاڵنەرێکی دەرونیە هۆکارێکی دەرونیە بەهۆی شۆکێکەوەیە بەهۆی خەبەرێکی ناخۆشەوەیە بەهۆی هەواڵێکی ناڕاستەوەیە بەهۆی دەنگۆکانەوەیە بەهۆی پڕۆپاگەندەکانەوەیە کە بڵاو بێتەوە ئەمە بە مروری زەمان تەئسیر لەسەر ئەم تاکە ئاکات کاکە نیوەی تاکەکانی کۆمەلگا ئەتوانم من ژمارەیەکی زۆری تاکەکانی کۆمەلگە نەخۆش کەوتون بەهۆی ڕاگەاندنەوە ئەمە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیریت بەم ڕۆڵە هەڵبستێت خۆ ناکرێت ژمارەی ئۆتیزمەکان ژمارەی نەخۆشی دەرونیەکان ساڵ بە ساڵ زیاتر بکە و تۆش ئەم هەموو بودجێ و ئەم هەموو ڕایشکار و نازانم مدیر عام و دروست کرد بێ و بە ئەرکی خۆیان هەڵنەستن کاکە ئەگەر ئێوەش بە ئەرکی خۆتان هەڵناستن بەلانی کەم وەرن ئەو توێژینەوانە بنووسن بخوێنەوە کە لەلایەن ئێمەمانانەوە نووسراوە وەرن سوودی لێ وەربگرن یعنی ئەمە گرنگە بۆ ئەوی کە وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی هەڵبستێ بەڵێ کاتە مامۆستا بەها کۆمەڵایەتی سەبارەت بە خۆمرۆڤەکان و خۆمرۆڤەکانی دەگرێتەوە تا چەند بۆم نەهاڵەتیان پێویستم پێوی بۆم نە بەشێک لە هەندێک مامەڵە و ئاکار هەیە لە نێو دراماکاندا بوونیان هەیە وەکو خۆیکی لێدێ بە تایبەت لەو چینەی کە پێیان دەوترێت چینی منداڵان وەکو خۆیکی لێدێت و دەبێتە کللتور لە ناویاندا ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر دەکرێت بڵین داهاتووی نەوەکانی داهاتومان هەیە نەوەکانی دیکە کە دەکرێت بڵین بەپێ قۆناغا جۆربەجۆرەکان کاریگەریەکانیان لە تەمەنی دیکە دەردەکەوێت. بە دڵنیاییەوە زانی سیرکە ئەو وشە ناشرینانەی کە لە درامەکان بەکارهێنرێن ئەگوێزرێتەوە بۆ زمانی مناڵەکان ئەو پلانە تاوانکاریانی کە لە ناو دراماکانە هەن ئەگوێزرێتەوە بۆ مناڵەکان ئەو فێڵ و پتەڵەکە بازی ئەوانە هەن ئەگوازرێتەوە بۆ ناو مناڵەکان باوەڕ بکە من جاریوە هەبووە سەردانی قوتابخانەکانم کردووە سیمینارم کردووە مدیرەکە و توی مامۆستا ئێمە کێشەیەکمان هەیە حەزەکەم قسە لەگەڵ ئەو مناڵە بکەین مناڵی دوی ئیبتیدایی بووە ڕۆشتۆ بە کچێکی وتووە من حەزم لە تۆی خۆشمەوەی یعنی ئەمە ئەگوازرێتەوە دوو ئیبتیدایی چی ئەزانێت ئەگوازرێتەوە بوو بەهاکانی بۆ ناو مناڵەکان نەک بەس بۆ ناو مناڵەکان ئەگوازرێتەوە بۆ ناو گەورەکان بۆ ناو هەرزەکارەکان یعنی تۆ سیرکە ئەو بەها کۆمەڵایەتیانە چۆن بەهۆی درامەکانەوە شێنراون ئێخۆ تورکیا ئەو هەموو بودجە تەرخان ئەکا ئەو هەموو درامایی هەیە خۆ تەنها شتێکی بازرگانی نییە شتێکی سیاسیشی لە پشتەوەیە شتێکی بازرگانی بۆ نمونە لە ناو بازرگانەکانە لە ناو هینەکانە بێ ئەوەی بەخۆت بزانیت ڕیکلام بۆ مۆبایلەکە بۆ مۆبیلیاتی ناوماڵەکە بۆ سیارەکە تەئسیر لەسەر حەز و ئارەزوو سەلیقەی تاکەکانی کۆمەلگا ئەبێ و بۆ جۆرە ئاڕاستەیانەکە یعنی خەتەرە بەڕاستی ئەم هەموو درامایە لە کوردستانە کە هەن هەتا بۆتە هۆی لاوازکردنی بەرهەمی ناوخۆی و درامای ناوخۆیی ئەمە کە تۆ بەها تێکدا خێزانت تێکدا سیاستت تێکدا تاوەکو تۆ کۆمەلگە تێکدا تا چەند گرنگە هەندێک بابەتی دابوونەری تەیە لە نێو هەرێمدا بۆمنە لە نێو هاوڵاتیاندا تۆخ بکرێتەوە لە هەمان کاتدا بەهای هەندێک جوان و ڕەستان لە نێو هەرێمدا لە نێو کۆمەڵگادا بە هەند وەربگیرێت و تا بتوانرێت دووبارە لە ڕێگەی هەندێک بابەت بێ بەرنامە بێ دراما بێ درامای کوردی بێ بتوانرێت لە نێو هاوڵاتیان دووبارە تۆخ بکرێتەوە و بە بەرچاویان بێتەوە. ئەگەر ژماری کەناڵەکان هەر کەناڵێک تەرخان بکرێت بۆ بابەتێک بۆ نمونە کەناڵێک تەرخان بکرێت بۆ خێزان بنەماکانی خێزانێکی ئارام چۆن خۆمان لە دڵپیسیت بە دوور بگرین چۆن خۆمان لە تەلاق بە دوور بگرین چۆن ئەبیتە باوکێکی باش چۆن ئەبیتە دایکێکی باش چۆن ئەبیتە هاوسەرێکی باش چۆن مناڵەکانت پەروەردە ئەەکەی کەواتە بە مروری زەمان تۆ بەهۆی ئەم کەناڵە ڕاگەاندنێتەوە تەئسیرت لەسەر خێزانی کوردی هەبووە بۆ نمونە کەناڵێک تەرخان بکەیت بۆ ئابووری چۆن خێزانەکان تاکەکان ئابوووریەکی باش بەکاربهێنن چۆن پارەکانیان بەکاربهێنن چۆن سوود لە داهاتی ناوخۆی وەربگیرێ بە مروری زەمان تۆ لە ڕووی ئابووریەوە خزمەتت کردووە هەتا لە ڕووی سیاسەتەوە بەڕاستی وشەی نازانستی دەمپیسی جوێن هاتووتە ناو ڕاگەیاندنی کوردیەوە تۆ چۆن وا ئەەکەی لە سیاسیەکان گوێ لە یەکتر بگرن چۆن بەهاکانی سیاست لە کوردستانە ئاڕاستە ئەەکەی ئەمە جوان ئەبێ هەتا کەناڵی وەرزشی تا چەند
تاکەکان هەتا کەناڵی ڕاگەاندن بۆ مناڵ کاکە بۆ نمونە لەسەر دەستپاکی لەسەر ڕازگۆیی لەسەر خۆشەویستی نیشتیمان لەسەر ئاین دۆستی لەسەر ئاین پەروەری ئەتوانی بەهۆی ڕاگەاندنی زۆر جوان و ڕێکوپێکەوە بیگەی بە مناڵەکان بیگەینی بە مناڵ چکە ئەتۆ تەسیری لەسەر مناڵ کرد لەسەر خێزان کرد تا گەنجان وەرە ڕاپرسێ بکەین تا چەند گەنجەکانی کوردستان ئاشنای دەرونی خۆیانن ئاشنای جەستەی خۆیانن ئەتۆ کەناڵێک دابنێت بەس بۆ گەنجان نەک تۆ گۆرانی و درامە دابنی بڵێ وەڵا ئەمە بۆ گەنجانە نا گەنج ئاشنا بکەی بەخۆی ئاش بکەیتەوە لەگەڵ خۆیان کەواتە ئەو کاتە توانی ڕاگەاندن ڕۆڵێکی باش و گرنگی هەبێت لە کۆمەڵگەیە کەواتە مامۆستا تا چەند ئەم سەقافەیە کە ئێمە ئاماژەمان پێکرد لە هەرێمدا گرنگی پێدراوە دیارە مەبەستی پرسیارەکەی من لەو ڕۆیە کە تا چەند بۆ منە سیمینار کار و چالێکی جۆر بە جۆر لەم بابەتانە وەرکشۆپ تێدا ساز کراوە یاخود گرنگە ساز بکرێت لە نێو هاوڵاتیاندا تاوکو ئەم جۆرە هۆشیارە بڵاو بکرێتەوە. بەدڵنیاییەوە ئێکجار گرنگە کۆنفرانس بکرێت وەرکشۆپ بکرێت سیمپۆزیۆم بکرێت سیمینار بکرێت توێژەر کۆمەڵایەتیەکان مامۆسایانی ئاینی خێزانەکان هەتا حزب و سەندیکا و ڕێکخراوەکان هەموو ئەمانە ئەرکیانە کە بەم بەرپرسیارەتیە هەڵبستن بەڵام بەڕاستی من ڕەشبینم سەبارەت بەوە و کۆمەڵانی خەڵک تەنە توێژەران مامۆسایانی ئاینی و ئەمانە بە ئەرکی خۆیان هەڵنەستاون و ئەو بێسەروبەریەش کە لە ڕاگەاندنە هەیە هاتۆتە ناو کۆمەلگا و تەسی لێسەر بەهاکانی کۆمەلگا کردووە کەواتە ئەگەر نشکراوە ئێستش درەنگ نییە ئەتوانین دەست پێ بکەین وەزارەتی ڕۆشنبیری بە هەماهەنگی لەگەڵ زانکۆکان لەگەڵ وەزارەتی گواستنەوە گاندن کۆنفرانسێ بکەن لەسەر هەر لەسەر ئەم نانوشانە کاریگەری تەلەڤیزیۆن لەسەر بەهاکانی کۆمەلگا ئەتوانێت لەوێت توێژینەوە بکرێت کۆمەڵەکشتی باش بکرێت مامۆستای زانکۆی بەڕێزمان هەن گویان لێ بگیرێ بۆ ئەوەی پێداچوونەوەیەک بکرێت بەسەر ئەم بێسەروبەریەکە هەیە لە ڕاگەاندنی کوردی. باڵێت دەکرێت بڵێن ئەو بابەتان لە نێو تەلەڤیزیۆندا یاخود لە نێو کەناڵەکاندا بوونیان هەیە کە هاوڵاتیان دەیبێنن بێگومان چێنکرێژی جیاواز دەگرێتەوە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر تاکەکەوە دەبێت واتە دەکرێت بڵێن ئەمە کاریگەری میدیا بەشێکی ڕاستەوخۆی یاخود بە هەنگاوێکی بەردەوام بە پرۆسەیەکی بەردەوام دەبێت بەڵکو لە داهاتوودا ئێمە کاریگەریەکانی دەبینین. ئەزانی هەمیشە تێکدان ئاسانە دروستکردن قورسە ئەمە لە خانوویەکەوە ڕاستە تا دروستکردنی کەسایەتی تاک بۆیە بە ئاسانی ڕاگەاندن بە هەکانی کۆمەڵگەی کوردی تێکدا ئەمە ستێپی یەکەم لە ستێپی دووەمە ئەکرێت ئێمە ڕێگری بکەین لەوەی چیتر زیاتر ڕاگەاندن نەک بێتە هۆی تێکدانی دەروون و بەهاکانی کۆمەڵگەی کوردی لە ستێپی سێهەمە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین چۆن ڕاگەاندن بتوانێت خزمەت بکەوە چیتر نەبێتە بارگرانی و سەرەتان بەناو کۆمەلگەوە یعنی تۆ حساب کاکە ئەم کۆمەلگا 20 ساڵ و 10 ساڵ و 15 ساڵ و 30 ساڵ نییە 500 ساڵی تر ئەم کۆمەلگا ئەو ڕاگەاندنی ئێستا بڵاوی ئەکاتەوە وەگەوەی گۆستاڤ یۆنگ باسیەکە وەگەوەی زۆرێک لە زانە کۆمەڵناس و دەرووناسەکان باسی ئەەکەن ئەم کۆمەلگا خو کاکە بۆ ئێستا نییە ئەبێ ئێمە مەسئول بین لە داهاتوو ئەو جیلەی کەیت لە داهاتووە لە 200 ساڵی ترە کە تۆ ژماری ئێستا نەخۆشی دەرونیت ئەوەندە زۆر بێ و تەلاق و جیابوون و خیانەت ئەوەندە زۆر بێ 50 ساڵێتی چی ڕوودووە لەم کۆمەلگەیە کاکە ئێمە ئەمرین و ئەڕۆین بەس ئەبێ خەمی داهاتوو کۆمەلگەمان هەبێ خەمی ئەو جیلە بەدبەختەمان هەبێ کە دێت بۆ ئێمە. بەڵێ مامۆستا سوورێن ئەکرام کۆمەڵناز بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس.